خوانیشە لەوەتی سەرقاڵی ئیشی ئەم ڕێستۆرانتە ئەوەنە مەشغوڵم باوڕکە نییە مەجای ماڵەوە نیە یەک شت پێ بڵێم باوڕکە 5 سفرە چیم داناوە 6 کەشم داناوە بەس زەڵاتەی یۆنانی ئای ڕایت والله باش دەزانم وستی بەس بە ئەم مزمەیەکانە ئەو دەدێمە ژۆرە حساب لۆ دەکەم کاکە دیشکە مزان دیشکە دەی لا چمانە قوستان نییە والله ها زەڵاتە نەما بە قورئان کووە ئەبی ئەوە ئاشکرا ئەدە بە بێژەرم بە بڕۆ زەڵاتەی دروستکە والله ئەک ساعتە دەرێ ما زەڵاتە بێ کەس ناینی برە بێژان برە بێژان وەستا خۆ جوابی داراتەوە والله وە کلااو چییە ئێستا بەس خوازای سەکە هەموو دیتم ئەوها ڕێی موبایل لێ دەست بوو ئەوان وەی ئەرێ وەڵا ئەی دەردل لە جانم کۆ من لێگەڕێ زانیشە چیم کرد وتم ئەمە ئاوا نابێت هەلی کارێکم بڵاو کردەوە 17 ساڵ 18 ساڵ ئەوانی ئەو تەمەنن حەزیان بێشەوتم وەرن نیشکن مادە من هەمە ئیستا لە هەمووی مهمتر چیم کردووە کابرایەکم داناوە دوو تەمەنی باوکم نیە هەلی کارمکیان کاکەوە ئیشی وتم وەرە کاکەم مەطعەم تۆ بەڕێوبەرەوە کەی مەسەلەیە گرنگەوەیە ئینسان لە خۆی باینە بێت کە بزنزێک کە پارێک دێتە دەست هەمومان وەکو برایی شەکەین خۆم جار وایە هاوکاریانەکەم ئەویانەکەم نابا بە کوڕە خۆماتدا هەستا هەی ساختە چی عیلات کلااو چی هەستا کورە تو شەرمێ ناکەی کورە تو ڕوود ڕەش ناک کورە نەرێ وەستا وست ئەتوم نەنای گوتم بڕۆ زەڵاتەی دروستکە ئەوە عایلە دانیشتیا خەزانەتی ئەوەی مکردم تۆ بیت کورە کاری یەکەم جارتە کورە دووەم جارتە کورە من تووشی سیل و سەرەتان کرد حالی تو زای چیان دەبێت سەبرەچی لەو ڕۆوە نانە وەستا نەرێ دەخت ماستەکەم نەرێ ئەتە بڵێت کوشت ئەبرێت کوشت چیە خزمی سعدی بووی بە قورعان دەردەکەم هەستا کاکە سفرەچی ناکەم خەڵکەم ناسێت خەڵکرا ئەوانە کەسە منە ئەمن وەچی لێرەمە سعدی جیلا ڕاستە بەس بەمنی گۆتە تو وەچی لێرەی هەر کەسێک پێی خوار کرد پێی دەشتێنی ئەمن مراعاتت دەکەم دەرەم گوناحە تاقانەیە بڕۆ بڕۆ زەڵاتەی دروستکەرێ بڕۆ من باری گەرە وەڵڵا بڕۆ ڕایت کاکە نووسە چی لێ بکەم 24 ساعات ئەو زەلامە نووسە دەرێ کەلوێشە والله لە هەر کەلو لە بەدەنی ئەی نەنێرە کەی بوهارێ هەر باوتم هەلیستێنە بچم ڕایت دەرێ نێرە دێزێ هەموو دەبێت پڕخە پڕخیتی کورە دەهاستە کورە منەوە عەسابم فول بووە کورە دەهاستە جەبدەم لا حول ولا قوة كورة هاست جبت ما قرآن نهي لمنوي جلم رادكري ئێستا چێوە دەچی دەچێت دوکانی داهامی پێی دەرێ وازە شینی خوشکم بینە ئەگەر ناقاید بێتن بە خۆی دەزانێت چت لێ دەکات شین وازە دامی ناینی کورە دەهام وازە شیرنی ناینی ئای بابە تووشی چاتم یعنی هەموو شتێکی دەبا بە تو بچووبایە دەبا هەموو شتێکی بە تو بچووبایە کورە دەهەستە کورە وەڵام من تووشی خەم خەفەت هاتم کورە تووشی سین و سەرەتان هاتم لە دەست و لە دەشتیرنی یعنی دەبا هەموو شتێکی بە تو بچی نە ئیشەکی پێ دەکرێت نە کارەکی پێ دەکرێت دەست لۆ هەر شتێکی دەبا لە دەستی دەبتە ڕەژوو سبحان الله کتومت بە تو دەچیتن ئەستەغفر الله خوایە تۆبە لۆ بە خۆم ناسی کورە باشە من تووشی قەتەکی هاتم ئێستا چون کوشتم کورە هەستا کورە هەستە کاکە هەستا کورە ئەوەتە کاکە ئەوەتە دەرکە وەرە ها با پێت برێم پێی دەرێ جارشکە نێتەوە ڕێی شیرنی ها دوایە زەرەر دەکا دەبڕدی دەژێ زڕعام تەواو کردیە
کەرە زوو تەڕەتولی لێک ناکاتەوە